راو ربا ندري راو لا ولا من ايش اخبارك؟ دیارە پێشچەند ڕۆژێکە کۆمەلە گەنجی سەر بە کۆمیتەکەمان هەندێکداریان لە ناو سنتەری قەزای بەردەڕەش چاندووە. ئێمە وەکو کۆمیتە داوا لە هەموو لایەنە سیاسیەکان دەکەین کە لە نزیکبوونەوەی لە مانگی بۆهارەوە دەست بە دارچاندن بکەن لەم سنوورە لە سنتەری قەزای بەردەڕەش و ناحیەکان و گوندەکان، چونکە سروشتی کوردستان بەوە جوانە، بە سەوزایی جوانە و کاتی خۆی ڕژێمی بەعس داربڕوەکانی هەمووی دەستاند و دەفەوتان. بەڵێ ئێمە وەکو کۆمیتە وەکو لایەنێکی سیاسی لە قەزای بەردەڕەش هیوادارین هەموو ڕێکخراوەکان، هەموو لایەنە سیاسیەکان، هەموو ئەو چین و توێژەی لە سنتەری قەزایە دەست بکاتن. ئەگەر هەر ڕێکخراوێک یەک دار بچێنیتن ئەوە شوێنێک پارچەیەک زەوی لە سنتەری قەزای بەردەڕەش و دەوروبەری سەوز کردەوە. بەبێ سەنداری جیهانی قەزای بەردەڕەش ڕێژەی زۆر کەمە لە سەوزاییکردنی و لە پارک و لە زۆر شت. بۆیە ئەگەر بێت و ئێمە هەمومان وەکو دڵسۆزێک بۆ قەزای بەردەڕەش دەست بکەین بە دارچاندن، بە نەمامچاندن، بۆ ئەوەی بتوانین تا ڕێژەیەکی کەمیش بیتن لە سەنداری جیهانی سەوزایی جیهان نزیک بنەوە.